دەستی خوایش کوڵمە بە شەڵی سۆفەقی تێ تخوا بە دۆژەڵەن زاوە سەبرە دەرەوە یعنی دەرم دەکەن داپیرە لێرە؟ ئەزانی ئێوە تێکەڵاوی کێبوون چ زاوا بوو بە توشتانەوانە چه عیلێک عیلی عوسمان هێز نییە بە جێبێڵۆ قۆش نیە دەستم لێوە کوشتی مارۆ بێدەم گۆمێتە بەریم ئەوە ئەلێ ئێمەدان کوشتی تۆ باشە کاکە تامی بکەن بەدڵتان نەبوو کاتە بڕۆن باوکە جەڵدەنیاوە جەنازەکەی بێتە بەردەمی مۆتێلەکە ناوبوون چی باوکم جەڵدەنیدا بێت زوو بگەم ئەڵمانیا ئەڵێن پارەتان نییە ئەشەم بیلە بۆ ئەوەیان بڵێ گیرفامان سەڵغاخانمەوە چی پارە دەیەوێت پارێکی زۆر مستحیلە داپیرەم خۆشەویستی خۆم نافرۆشم دڵنیا بەرەوە پێم نەوزی لە ماڵە لێرە نەبینی درامایی ماڵی عوسمان دووشەممە کاتژمێر 9 شەو